سڵاوتان لێبێت. ئەو پیا و ژنانەی لە منداڵ پارێزی کوردستان چاویان لەوێ منداڵان لە تەمەنی بچووکدا کاریان پێنەکرێ، کارتی سووریان بۆ کارپێکردنی منداڵان بەرز کردەوە و هەڵمەتێکیان بۆ دوورخستنەوەیان بە زمانەکانی کوردی، عەرەبی، ئینگلیزی ڕاگەیاند. وەک ڕێکخراوەکە باسیەکات تەنیا لە ساڵی 2025دا تیمەکانیان 1013 منداڵی شکەریان دەستنیشان کردووە. بە گوێرەی بڵاوکراوەی ڕێکخراوەکە کە 964 پێی گەیشتووە، سەرەڕای دەستنیشانکردنی کەیسەکان هەڵسەنگاندن کراوە بۆ دیاریکردنی بارودۆخیان و لە ژینگەی کاری مەترسیداریش دوورخراونەتەوە. ئەوەش بە بەشداریکردن لە هەڵمەتی جیهانی ڕێکخراوی کاری نێودەوڵەتی کارمەندەکانیان هەڵوێز دەگرنە بەر و داوایان کردووە منداڵان تەمەنی منداڵیان لێزەوت نەکرێت. ڕێکخراوەکە لە ساڵی 1991ەوە بەردەوام کار بۆ پاراستنی منداڵان دەکات و دەڵێت ئێستاش بەردەوامن لە پابەندبوون بە ئامانجەکانیان. ژمارەیەک خوێندکاری دەرچووی پەیمانگای تەکنیکی و پیشەی پیرمەم لە هەولێر گرت بوونەوە و ناڕەزایەتیەکەیان بەهۆی ئەوەیە دوای دەرچوونیان سەندیکا مۆڵەتی کارکردنیان پێنادات. سارا ئەحمەد یەکێک لە خوێندکارانی پەیمانگاکە بە 1964 ود سەندیکا پێمانەڵێت دەبێت خوێندنەکە پیشەیی بێت یان تەکنیکی. کێشەکە ئەوەیە لە بەشی پزیشکی جوانکاری قوتابی بەشی وێژەی وەرگیراوە، هەر بۆیە مۆڵەتی کارکردنمان پێنادەن. پەیامنێری 1964 قسەی لەگەڵ دکتۆر ئەحمەد سەیدا بەرپرسی دامەزراوەی پەیمانگای تەکنیکی و پیشەیی پیرمام کرد. ئەو وتی وەرگرتنی ئەو خوێندکارانە با بڕیاری وەزارەتی خوێندنی باڵا بووە. ئەمە خولی یەکەمە خوێندکار لەو بەشە دەرەچن بۆیە ئەو کێشەیە دروست بووە. بە پێی سۆراغی 1964 ژمارەی ئەو خوێندکارانە 150 دەرچووە و پەیمانگاکەیان قسەیان لەگەڵ کردن و بەڵێنی چارەسەرکردنی کێشەکەیان پێداون. تیمەکانی یاگر کوژێنەوە ڕاهێنان لەسەر ئۆتۆمبیلە زەبەللا دەکات کە ماوەیەک لەمەوبەر لە وڵاتی ئیتاڵیەوە بۆیان کردراوە و ڕادەستیان کراوە، دەڵێن درۆنیش بەڕێگاوەیە. وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان ڤیددیۆی ڕاهێنانەکانی بڵاو کردوتەوە و نووسیویەتی لەگەڵ گەشایەکردنی کوردستان و زیادبوونی باڵەخانەی بەرز 3 تاوەری ئاگرکوژێنەوە و ڕزگارکردن بە بەرزی 100 مەتر بۆ بەڕێوەبەرایەتیەکانی بەرگری شارستانی هەولێر، سلێمانی و دهۆک لە سەرداهاتی وەزارەتی ناوخۆ لە وڵاتی ئیتاڵیاوە کردراون. دوای گەیشتنی هەرسێ تاوەرەکە ئێستا لە پەیمانگای بەرگری شارستانی کارمەندانی هەرسێ بەڕێوەبەرایەتی خەریکی ڕاهێنانن. لەمە دووە دەستی کارمەندانی بەرگری شارستانی ئەگاتە بەرزترین خاڵی هەموو باڵەخانەیەک و ئەتوانن بە نوێترین تەکنۆلۆژیای مۆدێرن ژیانی هاوڵاتیان ڕزگار بکەن و ئاگر بکوژێنەوە. وەزارەتی ناوخۆڵێت ئەو تاوەرانە لە عێراقدا هاوشێوەیان نییە و تەنیا لە هەرێمی کوردستان خراونەتە خزمەت هاوڵاتیان. لە ئایندێکی نزیکیشدا ئەوە وەزارەتی ناوخۆڵێ درۆنیش لە پرۆسەکانی ئاگرکوژێنەوە دەبینن. ئاوی قەڵاتزێ ئاگاداری دانیشتوانی شارەکەیە کاتەوە بە هۆی بەرزبوونەوەی ئاستی لێڵی ئاوی زەی بچووک پرۆژەی ئاوی خاص لە کارکەوتووە و دابشکردنی ئاو تووشی گرفت بووە. بە گوێرەی ئاگاداریە کە ئاراستەی دانیشتوانی قەڵاتزێ کراوە، تیمەکانی پرۆژەی ئاوی خاص و میراوەکان لە هەوڵدان بۆ ئەوەی لە ڕێگەی ئاوی ئەمبارکراوی کۆگاکان و سەرچاوەی ئاوی هەڵشەوە پرۆسەی دابشکردنی ئاو بەردەوامی پێبدەن. هەر بەهۆی ئەو دۆخەوە ئەگەری گۆڕانکاری لە خشتەی دابشکردنی ئاوی گەڕەکەکان هەیە و بە گوێرەی ئەو بڕە ئاوەی کۆش کراوەتەوە دابشکردنەکان زامەدرێن. فەرمانگەی ئاوی قەڵات زێداوە لە هاوڵاتیانەکە دەست بە ئاو بگرن و زێدەڕۆیی تێدانەکەن تاوەکو بتواندرێت بەشە ئاو بگەێنرێت تا تەواوی گەڕەکەکان. لە ئەگەری ڕوون نەبوونەوەی ئاوی زەی بچووکیش بۆ سبەی سێشەممە شارەکە تووشی گرفتی بێ ئاوی ئەبێتەوە. مارف مەحموود بەڕێوەبەری پرۆژەکە بە 1964 ود لە وەرزی زستاندا دانیشتوانی قەڵاتزێ ڕۆژانە پێویستیان بە 20 میلیۆن لیتر ئاو هەیە و لە وەرزی هاوینیشدا خواستەکە بۆ سەروی 30 میلیۆن لیتر بەرزە بێتەوە. کاتێکی خۆش.